ساڵتان لەبێت زۆر خۆشحاڵم لە چوارچێوەی ڕووماڵە بەردەوامەکانی کەناڵی زوم بۆ جەنگی نێوان ئێران و ئیسرائیل لەگەڵتانم لە ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەماندا گفتوگۆ لەسەر لەکەوتە ئابوووریەکانی ئەم جەنگاکەین. بێگومان ئەم جەنگا وەکو زوربەی ئەو جەنگانەی کە لە ئێستای دنیای هەیە لەکەوتەی ئابووری گرنگی بۆ جیهان و بۆ ناوچەکەش دەبێت. عێراق بەو پێیەکێکە لە وڵاتە نزیکەکان لە ئێرانەوە قەبایلێکی گەورە لە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێران هەیە بەپێی ئەو داتانەی لە بەردەستان قەباری ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و ئێران لە ساڵێکدا زیاتر لە 11 ملیارد دۆلارە. ئەمە جگەلەوەی ئێران سەرچاوێکی گرنگی وزەیە بۆ عێراق لێکەوتەی ئابووری جۆرە و جۆری لەسەر ئابووری عێراق دەبێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دوو کەسایەتی تایبەتمەند و شارەزامان کردووە. هەرێک لە بەڕێزان دکتۆر ئارام قادر کۆکۆیی پسپۆڕی ئابووری لە سودۆ لەگەڵمایە بەخێربێن، هەروەها بەڕێز بەختیار مامشێخ ئەندامی شارەوانی نزیکتن لە لەندەن. زۆر بەخێربێن کاک بەختیار. دکتۆر ئارام سەرتامەوە لەوە دەست پێ بکەم، ئەم جەنگا ئەکرێ چ کاریگەریی ئابووری لەسەر دۆخی عێراق هەبێ، چ جەکەوتەیەکی لەسەر ئابووری عێراق بەجێ بێڵێ؟ خۆ یەکەم جارە بە سەری وێنا گەورەکەکەین کە چ کاریگەریی ئابووری گەوری لەسەر ئابووری جیهانە بێت. ئەو بووە لە سەرەتای جەنگکە لە یەکەم ڕۆژی جەنگکەدا نرخی نەوت بەرز بووە. نرخی نەوت بەرز بووە ئەمە کاریگەری لەسەر مەکینەی ئابووری جیهانەیە، چونکە مەکینەی ئابووری جیهان پێویستی بە وزەیە. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوتە نرخی کاڵاشتومەکانی کەش بەرز دەبێتەوە. ترسی ئەوە دروست بوو کە دیاردەیەکی ئابووری هەیە کە پێوتێ ستاکفلیشن دروست بێت. ستاکفلیشن ئەوەیە کە بەهای کاڵاشتومەک بەرز دەبێتەوە، بەڵام لە هەمان کاتە بە پێچوانەی بردۆزە ئابووریەکانەوە کە دەڵێ لە کاتی بە بەرزبوونەوەی بەهای کاڵاشتومەکە چی ڕۆداد، ئەمەوا دەکات کە بۆ بەرهێنەران هانە بدرێت زیاتر ئەو کاڵاشتومەکانە بخەنە ڕوو، چونکە خواست لەسەری زۆرە. لە کاتی زۆربوونی خواست لەسەر کاڵاشتومەکە بای شتومەک بەرزبێتەوە، بەڵام ئەم بپێچانەوە حاڵەتێکی دەگمەنە لە کاتی جەنگا بای شتومەک بەرزبێتەوە بەهۆی ئەوەی کە یەکێک لە پێکاتەکانی ئەم شتومەکە کە وزەیە بەهاکەی گرانە بێ. ترسی ئەوە هەبوو کە ستاکفلیشن دروست بێ، بەڵام ئێستا و ترسەکەمێ خاو بۆتەوە لەبەرەوەی ئاڕاستی جەنگکە بەو شێوەیە چێ لە جەنگێکی ترادیشناڵی ناچێواتە جەنگێکە کە زیاتر جەنگێکی فەزاییە توانین بڵێن لە هەمووی لە ڕێگەی جەوە ئەم جەنگە بەردەوامە. و دووەمیش ترسی داخستنی گەروی هورمز کە لە سەدا 20 بۆ لە سەدا 40 وزەی گیان کە لەو تەنگەی گەروی هورمزەوە تێپەڕێ کەمتر بۆتەوە. ئایا کاریگەری و لێکەوتە ئابووریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان چییە؟ ئەوەیە کە بە بەرزبوونەوەی بەهای نەوت بەمەش داهاتی عێراق و بە داهاتی حکوومەتی عێراق زیاترە بێت، چونکە لە سانەوەی داهاتەکەی لە سانەوەی بوجەکەی پشتی بە داهاتی نەوت بەستووە. لەمەیە قازانجەکە عێراقواتە بە بەرزبوونەوەی داهاتی سوتەمەنی زیاتر قازانجیە. بەڵام لێکەوتی ئابووری کەی هەیە ئەوەیە کە حەجمی ئاڵوگۆڕی بازرگانی بینی عێراق و ئێران 11 ملیارد دۆلارە و عێراق بۆ شتومەکە سەرەتایەکان تەنانەت بۆ ئەندێک مادی خواردەمەنی پشت بە ئێرانە بەسێ. لە کاتی لێدانی ئێراندا بەردەوامبوون لە لێدانی ئێراندا بەدڵنیاییەوە زۆربەی مەسانەعینی و ئێرانەوەستێ و ئاڵوگۆڕە بازرگانیە کەم دەبێتەوە. لەبەرەوە عێراق ناچارە بێ پەنا بۆ دەوڵەتی کە بدات کە بتوانێت ئەو احتیاجاتانی ناخۆی پڕکاتەوە کە پێشتر لەلایەن ئێرانەوە دابینێ کرد. بەمە ئابووری عێراق بۆ ماوەیەک کاریگەریواتە ئەم جەنگە کاریگەریکی نێگەتیڤی لەسەر ئابووری عێراق بێت. بەڵام یەکێک لەو کێشانەی کا لێرە سەرەڵێ ئەویش ئەوەیە کە ئیسرائیل لەم جەنگەیە بەردەوام تیشک ئەخاتە سەر سێکتەری وزە لە ئێرانە و قاعیدەی ئینتاجی لە ئێرانە. ئەم دوو بابەتە زۆر جێگەی سەرنجە ئەو لە هەموو ئەو شوێنانەیەوە کە مەخزنی وزەیە کە نەوتە پاڵاوگەکانە شوێنەکانەکە غازی ئێرانی تا بەدەمێنێ بەتایبەت دوێنێ بەتوندی لەو مەسلانایەوە. عێراقیچکە لە مستەفیدە گەورەکانی وزە لە ئێرانەوە بە معنایەکی ترچەکە لە هەوردەکارە گەورەکان چ بۆ پێداویستی کارەبا بێت چ بۆ بەنزین بێ چ بۆ ئەو شتانی تری وزە بێ لە عێراقە خۆی پێی پڕ ناکرێتەوە. ئەمە مشکلەی گەورە بۆ وزە لە عێراقا دروست ناکە لە ماوەی کورتخایانە بەڵێ بۆ ماوەی 1-2 ساڵێ بڵێ، چونکە عێراق تا ئێستا لە ساچلی وزەکەی پشتی بە غازی ئێرانی بەستەوە. ئەوەیە کە بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە سەردەمی حکوومەتی بەڕێز سوودانیدا هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە پشت بە توانە غازیەکانی نێوخۆی عێراق بەسێەوەیەوە بەرهێنانێکی زۆر
لەسەر کەتی غازی لە نێو عێراقا کراوە کە بتوانرێت سوود لەم کەرتە وەرگیرێتەوە هەوڵ بدرێت پشت بە غازی ناوخۆی عێراق ببەسرێت بەڵام لەم مەودا کورتەیە پێم وانی عێراق بتوانێت جێگرەوەیەک بۆ وزە ئێرانیە پەیدا بکات ئێران پێشووتریش تەنانەت لە ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی شۆرتێژ بوو بۆ ڕوبەڕووی کەمی غاز و بنزین بوو بۆ لە نێوخۆی عێراقداوە دەنگۆی ئەوەشە بوو کە ئەو ڕێژەی غازون وزەی کە دینەرن بۆ عێراق بەتابەتی لە شێوەی کارەبا کەمتری کەنەوە بۆ احتیاجاتی ناوخۆیان بەکاری بێنن بەڵامەوە تا ئەو جەنگە ئێستا بەردەوامە و هەروەکو بەڕێزشت ئاماجت پێدا ئیسرائیل بوونی تحتی وزەی ئێرانی کردو بە ئامانج کە ئەمەش کاریگەری دکتۆر ئارام یەکێک لەو مەترسیانەی کە ڕوبەڕووی عێراق بێتەوە ئەوش ئەوەیە لە عێراق کۆمەڵێک میلیشیا هەیە کە میلدارن بە ئێران و ئەگەری ئەوە هەیە کە لە هەر لەحزێکا بێ ئەم میلیشیانە بڵکیان لە شەڕەکەوە پەلاماری بەرژەوەندەکانی ئەمریکا بدەن لە ناوچەکەدا و سەر ئەنجام ناسەقامگیریەکی سیاسی لە عێراقا دروست ببێ و ئەم ناسەقامگیریە سیاسیە ناسەقامگیری دارایی و ئابوورشی بۆ عێراق لێ بکەوێتەوە مستەسمیرەکان وڵات بەجێ بێڵن یا زۆر هۆکاری تر بەس بەرەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەن لە یادت بێ ئەچمە لای کاک بەختیار و ئەگەڕێمەوە لای جەنابەت کاک بەختیار سڵاوتان لێ بێت ئەمەوێت لەسەر پرسێک لە جەنابەت بپرسم ئەوش ئەوەیە کە یەکێک لەو سیناریوانەی کە بە جددی ئاڵۆگۆڕەکرێ لەلایەن بەرپرسانی ئێرانیەوە و دوێنێ پەرلەمانتارێکی ئێران دەڵێ لە ژێر دیراسەکردنی ئێمەدایە ئەویش بریتە لە داخستنی گەروی ورمز ئەمە هیچەکە بێت لە ڕووداوە هەرا شۆکێنەرەکان بۆ جیهان ئەمە بلێت بپرسم ئەگەری سیناریۆیەکی لەم شێوەیە تا چەنێک ممکنە لەسەر ئەرزی واقع جێبەجێ بێ واگەرچێ بەجێ بێ عێراق لەو بارودۆخەیە بەکوێگات سوپاس بە میوانداریتان شەوتان باش ڕاستیەکەی ئەوە کاتێکە بەفعلی بەدەست ئێرانەوەیە بەڵام جێبەجێکردنی لەو کاتە ناسکەی بە تایبەت ئێستا ئێمە ئاگادارین ئێران کۆنترۆلی لەسەر ئاسمانی خۆی نەماوە 24 ساعات لەژێر هەڕەشەی فرۆکە و موشەکی ئیسرائیلدایە ڕاستە ئەو شەڕ دەکە بەڵام ئێران ئێستا من تێدەگەم لە هێورکردنەوە دەگەڕێ ناتوانێت ئەو کارتە بەکاربێنێ ئەو کارتە بەکاربێنێ هەموو هەنجەتێ دەدا بە ئیسرائیل کە قەنەعات بە ئەمریکا بێنێ بە پلەی یەکەم کە ئێران هەڕەشەیە بۆ ئاسایشی ناوچەکە و بۆ ئاسایشی وزە لە هەموو جیهان بۆیە من بڕوە ناکەم ئەو کارتە ئەگە شەڕ گەورەتر بێ و فراوان پێ بڵێت ئەوە و کارتتریشان بەدەستە بەڵام ئێستا هەڵسەنگاندنمان بۆ وەزعی شەڕ و ئەو هێرشە زۆرانەی ئیسرائیل کردوویتە سەر ئێران بڕوە ناکەم ئێران بتوانن ئەو کارتە بەکاربێن ئەگەر یەک دوو کەسیش دێر و لێوێ قسە فرەدەن بەڵام بەڕاستی ناتوانن بەکاری بێنن چونکە بە زیان و زەرەر و زیانی خۆیان تەواو دەبێت ئەو کاتە هەنجە دەدەن بە ئەمریکا کە ببێتە بەشێک لە شەڕ لەگەڵ ئیسرائیل بەردەوام بێ و ڕەنگە بە زووترین کات بتوانن زەبری کوشندە لە ئێران بدەن بەڵام کاک بەختیار گومان لەوەیانە ئەگەر گەروی هورمز دابخرێ شارێکی گەورە لەسەر ئەو وڵاتانە دروست ئەبێت کە بەکارهێنەری نەوتن بە شێوەیەکی بەرچاو ئەمڕۆ گۆڵدمان ساکە ساڵێ ئەگەر ئێران گەروی هورمزدا بخات ئەوە نرخی یەک بەرمیل نەوت ئەگەری هەیە تا $150 بڕوات جا بۆ نمونە ئەگەر نرخی نەوت بگاتە $150 ئەوە ماکینەی پیشەسازی ئەمریکا و ئەوروپا زۆر بە قورسی ئەگەڕێ شەپۆلێکی گەورەی هەڵاوسان دنیا ئەگرێتەوە ئەمە نابێتەوە ڕقێکی زەخم بەدەستی ئێرانەوە بۆ ئەوەی کە ئیسرائیل ناچار بکە و شەڕە بوەستێنە ڕاستە خۆی دەبێ ئێمە تەماشای وێنە گەورەکە بکەین وێنە گەورەکە ئەو هێرشی ئەمریکا ڕێگای بە ئیسرائیل داوە هێرش بکاتە سەر ئێران بۆ ئەوەی ناچاری بکات تەنازول بکات لە گفتوگوان ئێمە دەزانین لەوەی ترەمپ هاتووەتە حکوم ئەوە چەند مانگێکە لەژێر بێز مفاوەزات دەکرا گفتوگۆ دەکرا بەڵام ئێران هەر کاتی پێویست بوو نەیدەویست تەنازول بکات بەڵام با دوای ئەو هێرشە ئێستا ئێران ناچارە ئێران خۆیان دەڵێن ئێستا ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ خۆی قەتەر و عەرەبستانی سعودی و عەمانی تێگەیاندووە تکا لە ترەمپ بکەن فشار لە تەنیاهۆ بکە شەڕەکە هێرشەکە ڕابگرێ ئێمە دێنە سەر بێزی گفتوگۆ ڕاستە جیهان وەزعی ئابووری جیهان لەسەر لێوارە
تحملی فشارێکی واناکە بەری من لە بریتانیا دەژم دەزانم وەزعی ئابووری وڵاتەکە خراپە وەزعی ئابووری ئەلمانیا خراپە وەزعی ئابووری هەموو یەشێتی ئەوروپا یەکدا زۆر خراپە بەهۆی شەری ئۆکرانیا بەهۆی دەرەنجامەکانی کۆڤید و لە ئەمریکا بە هەمان شێوە ئەوەی ئەمن دەیبینم چ ڕوو دەدا دوێ لەگەیشی قسام کرد پسپۆرێکی سەربازیە دەڵێ ئیسرائیل لەگە مانگێکی تریش لەو هێرشانەی بەردەوام بێ ناتوانێت توانە ئەتۆمیەکانی ئێران تێک بشکێنێ تاکە دەوڵەتێک بتوانێت ئەوە کەوڵات تێگرتوەکانی ئەمریکایە ئەویش بە تەکنیک بۆی باس کردم دەڵێ دەبێ ئەمریکا سێ هێرش بکە لە یەک شوێن تەسەور کە وردەکات یەکەی دەبێت بۆ بێکی تایبەت هەیە لەو شوێنە بدا 15 دقیقە ڕابوەستێ هەتا چوە قوڵایی لە 75 مەتر زیاترە 75 بۆ 80 بۆ 100 مەتر دەبێت 15 دقیقە ڕابوەستێ تۆز و خۆڵەکە لا بچێبنی شێتەوە هەمان موشک لە هەمان جێگا بداتەوە دیسان 15 دقیقەی کەش ڕابوەستێ اینجا بۆ سێیەم جار لە هەمان شوێن اینجا دەگاتە ئەو قوڵاییە بۆیە کارێکی ئاسان نییە ئەمریکیەکان و غەربیش دەزانەوە ئاسانی ئەوروپا بە دوور نزیکەوە بەشێک نین لەوە ئیسرائیل دەوێت ئەمریکا تێوە بگرێن توش ئەو شەڕی بکە ئەمریکیەکانش ئەو دەزانن فشار دەکەن ئیسرائیل بێتەوە سەر مێزی گفتوگۆ بەهێمنی چارەسەر بێت و ئیسرائیل کە سەرەتا ئەو شەڕی دەست پێ کرد سەقفێکیان دانا بۆ 2 هەفتە مەکسیمەم نەگاتە 20 ڕۆژ بە هیچ جۆرێک لە 20 ڕۆژە ئەو شتە ناکرێت بەڵام دەتوان بە ئەو فشارە زۆری کردیانە سەری ئێران دەباتە مفاوەزات لەم مفاوەزات تەنازول دەکات تەسەور ناکەم شەڕێکە لۆ گەورەتر بێ چونکە جیهان تەحمل ناکات بەڵێ زۆر سپاس کاک بەختیار دکتۆر ئارام من پرسیارێکم نەکردی بەڵام بەردە پرسیارەکە ئەگەر ملاحەزەیەکت هەیە لەسەر پرسی داخستنی گەروی هۆرموز هەروەک کاک بەختیار ئاماژەی پێدا کارتی داخستنی گەروی هۆرمز لە ئێستادا کارتێکە کە یعنی ئەگەرێکە کە دوورە زۆر دوورە لەبەرەوە نییە کە ئێران ناوێ بیکات لەبەرەوەش نییە کە ئەمریکا ترسیل لەوە نییە کە ئەم گەروە دابخرێ بەڵکو بە داخستنی گەروەکە یەکەم لایەنێک کە زیانی بەرەکەوێ چینیش هاوپەیمانی ئێرانە لەم نێوەندەدا ئێران ناوێت چین بک بە تەرەف واتە لەو تەرەفەت بچێتە دەرەوە کە لە پشگیریەوە بچێتە دەرەوە لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەگەری لێدانی گەروی هورمز یاخود دەخستنی گەروی هورمز لەلایەن ئێرانەوە ئەگەرێکی دوورە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە چین ناوێت چین لە خۆی زویر بکە دووەمیان ئەوەیە کە دەوڵەتانی کەندا و ئێستا تا ڕادێک لە ئێستادا لەم دۆخەدا بێلایەنن و بێلایەنیان پێوە دیارە لە گەری داخستنی گەروی هورمزە ئەو ئابوووریانەی کە زەرەری گەوریان بەرەکەوێت دەوڵەتانی کەنداون لەبەرەوە تەرەفگیری بە دڵنیاییەوە تەرەفگیری ئیسرائیلەکان چونکەمانە یەکەم ئیبراهیمی کە کورد بە پێ و ڕێکەوتنە ئیبراهیمی کە لەگەڵ ئیسرائیلە هەیەە لەوانەیە ئەمە تەعاتوفێکیان لەگەڵ ئیسرائیلە بۆ دروست بێت کە پشگیری ئیسرائیل بکەن لە لێدانی ئێرانە دووبارە و هەروەها زۆربەی مەساڵحی ئەمریکا لە ناوچەکەداوە بنکە سەربازەکانی ئەمریکا لە وڵام پێشتر بەرپرسانی کاریگەریکی سەلبی لەسەر ئێران دەبێت زۆر بەرپرسانی ئێران زۆر باس لەواکەن کە هیچێک لە سیناریۆکانی بەردەستیان کە دراسەکەن داخستنی ئەو گەروەیە لە هەموو ئەو ئەگەرانی کە بەریەکەوتن لە بینی ئەمریکا و ئێران هاتوتە ئاراوە ئیشارەتیان بە داخستنی گەروی هورمز کردو تا ئاخی تەصحیح دوێنێ ئەندامێکی پەرلەمانیان لە ئەنجومەنی ئاسایشە لە لیژنەی ئاسایشی پەرلەمانی ئێران باس لەواکاڵێ لەژێر دیراسایە لە ئێمە و ئەگرێکی بەهێزە ئەگەر ناچار ببین دای بخین بۆەوەی کە بە دنیا بڵین ئێمە لەژێر هەڕەشە و تهدید داین و با ئیسرائیل بیرمان نەچێت بەم گورزانی کە ئیسرائیل لە ئێرانی داتوانە سەربازەکانی ئێرانمان بۆ دەرکەوت من لەو باوەڕێدامە گەرێت ئێران هەنگاوێکی واش بنێ ناتوانێت لە چەند ڕۆژە زیاترە و گەروە دابخات چونکە توانە سەربازەکانی مەحدودن کەشتگەلێکی گەورەی ئەمریکی و بریتانی لە دەریای هندی داهان لەبەرەوە بەرپرچی ئەوە وا دەکات کە بەرەکە فراوانتر بێ دژی و زۆربەی دەوڵەتانی هاوپەیمان بە تایبەتی ئەمریکا بریتانیا و هەروە دەوڵەتانی کەنداویش بێنە ساحەکەەوە دژی ئێران و بەرەکە لە خۆی فراوانترەکە لەبەرەوە لە ڕوانگەی بەرژەوەندیەوە بە دڵنیاییەوە ئەوان ئەوەندە ژیرن کە نانەوێ
بەرەکە لە خۆیان زۆر باش ئەگەڕەمەوە هەمان ئەو پرسیارە پەلامەردانی بەرژەوەندەکانی ئەمریکا لەلایەن گروپ دووبارە ئێمە با لە ڕووی عاتفیەوە سێری جەنگەکە نەکەین تەمان ڕاستە زۆربەی پرۆکسیەکانی ئێران لە عێراقا لە ڕووی عاتفیەوە بە ئێرانەوە بەسراون لە ڕووی دینیەوە بە ئێرانەوە بەسراون بەڵام لە هەمان کاتە بەرژەوەندیکی لۆکاڵیان هەیە لە کاتی تێوەگلان یاخود بوون بە مەترسی لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراقا یاخود پەلاماردانی بن کە سەربازەکانی ئەمریکا لە عێراقا ئەوانش دەبن بە ئامانج لە ئێستادا دەزانن کۆمەڵی وانە هەیە کە لێوەی فێربوون ئەوەیە کە سووریا بینیمان پرۆکانی ئێران لە سووریا وەزیان چۆن بوو لە لوبنان وەزیان چۆن بوو ئێران نەیتوانی بەهانەیانەوە بێ ئەگەر لە عێراقیش هەمان وانە ڕووداتەوە ئێران توانایەوە هەیە بەرگریان دۆخێکدا ئەوە ڕوونادات کە ئەو گروپانەی کە وەلایەن بۆ ئێرانەیە پەلەماری بە دڵنیاییەوە لە ئێستاەوە گەرە ڕوونادات یەکەم ئەوە گەرە دوورە یەکەم بەبوونەی یەکەم ئەمریکا خودی خۆی پێشەوەی کە وەزعەکە بگات بە ماستە ئاگداریکردنەوە کە بەی شێوەیەک قبوڵی ناکە بەرژەوەندەکانی لە عێراقا بکرێت شەر مەترسیەوە دووەمیان بیرمان نەچی هەڵبژاردن لە عێراق لە پێشە لە مانگی 11دا هەچ گۆڕانکاریە کە لە عێراقدا ڕوودات کاریگەری لە سەرنجامی هەڵبژارنەکانە بێت و بە دڵنیاییەوە دۆڕاوی یەکەم لەم یاریەتە ئەو لایەنانەیە بن کە عێراق لە جەنگێکەوە گلێنن کە بێلایەنە لە جەنگەکە داواتەی هیچ تەڕەفێک نییە ئێستا سیادەی پێشێل کراوە بۆی هەردوو لایەن هەم ئێران هەم ئیسرائیل ئاسمانی عێراق بەکاردێنن و عێراق دەستەوەستان وەستاوە لەوەی کە بەرپرسی هەردوو لایەن بداتەوە جا ئەگەر ببێ بە لایەنێک لە لایەنەکانی جەنگ بدڵنیایە زیانی گەوری بەرەکەوە کاریگەری لەسەر گریمانەیەک وەکو ئەگەرێک وەریگرین ئەگەرێک وەریگرین کە ئەم میلیشیانە لە ئەگەری تێوەگلانی ئەمریکا لەم بارەوە تێوەگلانی عێراق لە قەیرانێکی گەورەی ئابووری و سیاسی لەو کاتەدا جەنگەکە ساحەی جەنگەکە دەگوازرێتەوە بۆ ناوی عێراق ئێران شتێکی خواخوایەوەیەتی کە شتێکی وا ڕوودات چونکە بە دڵنیاییەوە دووبارە ئەم لایەنانە هەمویانە بن بە ئاماژ بۆ ئیسرائیل و ئەمریکاش و ئەمەش واتە تێوەگلانی ئەمریکا لە جەنگەکە و ئەمە لە بەرژەوەندی ئێرانی شانیە من بە دڵنیاییەوە پێم وایە لەو قەیلانە ئابووری کە لە سیناڕۆکی شێوەیە تەسەورەکەی قەیلانە ئابوورەکە چی بێ چ تەسیرێک لەسەر بۆ نمونە نرخی دۆلار بە دینار دانێ ئێمە بیرمان نەچێت زۆربەی احتیاتی ئەو یەدەکی دراوی بیانی عێراق لە لای ئەمریکایە لە بانقی فیدراڵی ئەمریکایە لە نیویۆرک واتە ئابووری عێراق بە تایبەتی ئابووری دارایی نەختینەی عێراق لە دەستی ئەمریکایە لە کاتی بەکارهێنانی ئەمنەوە تووڵە ئەمە ئامرازەیە کە بەدەست ئەمریکاوەیە ئابووری عێراق ڕۆبەڕووی قەیرانی گەورەیە بێتەوە لە ئێستا خۆمان دەزانین بودجەی عێراق عەجزێکی گەورەی هەیە بە ئینگلیزیەکەی گەڵەن دێنتێکی گەورەیە چاڵێکی گەورەیە ئەم تێوەگلانی عێراق لە جەنگەوە واتە قەیرانێکی قوڵتری ئابووری گەورە دروستە بێ قەیرانێکی دارایی گەورەتر دروستە بێ و بەهای دینار بەرامبەر دۆلار زیاتر داوازە ئەم جەنگە خۆی کە ئێستا عێراق تەرەف نییە لە بینی تا ڕادەیەک تەرەف نییە لە بینی ئیسرائیل و ئێراندا کاریگەری سەلبی گەورەی لەسەر ئابووری عێراقەیە بۆ نمونە هەر با کاریگەری سەلبیە بچووکانیشی یعنی بەدانە بەدانە باسکەین یەکێک لەوانە یەکسەر داهاتی گومرگیەکان داهاتی خاڵە گومرگیەکان و لە هەرێمی کوردستان زۆربەی داهاتی خاڵە گومرگیەکان بە بۆنەی جەنگیە عێراق ئیسرائیلەوە ڕوو لە کەمیەکات چونکە ئێدی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان عێراق و ئێراندا نابێت بۆم شێوەیە داهاتی خاڵە گومرگیەکان کەم بێتەوە ڕۆژانە ئاسمانی عێراق نزیکەی 600 فڕۆکەی بەسەرە فڕۆکەی گواستنەوەی سەرنشینانی بەسەردا تێپەڕی کە ئەمەش دووبارە داهاتی کە ڕاستەخۆ بوو بۆ وەزارەتی گواستنەوەی عێراق ئەوە تا لەو ڕۆژەیە ئەم جەنگەیە ئاسمانی عێراق سۆڵە هیچ داهاتێک ناگەڕێتەوە بۆ عێراق ئەمانە داهاتە نەوتەکان بێ داهاتە نەوتەکان چۆن بێ لە کاتی لێیانی عێراقە لە کاتێکا کە عێراق ببێ بە تەرەف لەم جەنگەدا بەدڵنیاییەوە ئابلوقی ئابووری بەسەردا دەستەپێنرێت کە لەم ڕێگەیەوە ناتوانێت نەوتەکەی بفرۆشێت کە نەوتەکەی نەفرۆش کە لە سانەوەی داهات و بودجەی لە ڕێگەی نەوتەوەیە
بەدڵنیایە ئابوورێکی تووشی قێرانە بێت. زۆر سپاس دکتۆر ئارام. کاک بەختیار ئەمەوێت لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵکە مەیشێک لەو سیناریوانەی بۆ کاریگەری گەورەی جەنگی ئێران ئیسرائیل لەسەر ئابووری عێراقەیە بریتە لە سیناریۆی تیرەوەگلانی میلیشیا شیعەکان لەم شەڕەیە بە شێوەیەک لە شێوەکان و هێرشکردنە سەر هەندێک لە بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل لە منتیقەکە و لە عێراقە و ئەمە دەرفەت ڕخسێنێ بۆ ئەوەی کە ئەمریکا سزای ئابووری بەسەر عێراقا بسەپێنێەوە کێشەی قورس بۆ ئابووری عێراق دروست ببێ. دکتۆر ئارامیش ئاماژەی بەوە کرد. من حەزەکەم لەم بارەوە تێگەشتنی ئێوە بزانم بە تەسەوریەوە سیناریۆکی لەم شێوەیە تا چەند ئەگەری ڕوودانی هەیە لەسەر ئەرزی واقع. ئینسان شێکردنەوە بە واقع بکە، ینی ڕووداوەکان بە سەعات و بە ڕۆژ دەگۆڕێن. ئەو ڕۆتمشا واقعەکە دەکەن. ڕاستە ئێران ئەگەر بە باسی شەڕەکە بکەن چکە کاریگەر لەسەر ئابوووریەکە هەیە دەتوانێت ئەو شەو سەدان موشک بە ئیسرائیلۆنێ، بەڵام لە کۆتاییدا هەچەند شەڕ بکەن هەر دەبێ ڕێککەون چونکە نە ئەمریکا و نە غەرب و نە ئیسرائیل باشترە دەمەوێت ڕژیم بگۆڕم ئەگەر بکرێت، بەڵام ئەمریکا ئەوەی ناوێت، غەرب ئەوان ناوێت. لە کۆتایی فشاری لێ دەکەن تەنازل بکە، بەرنامەی ئەتۆمی بەرنامە وشەکەی موشەکەی تەسلیم بکە، ڕێکەوتن بکە. بەڵام ئەوەی بەسەر عێراقدا دێ، یعنی خۆ تۆ ئەگەر ڕێکەوتن لەگە ئێران بکرێ دەرەنجامەکەی بەسەر هاوڕێکانیشی بەسەر ئەو لایەنەی کە سەر بەخۆیان دەبێتەوە. ئەو کاتە بڕەنگە بڕوا ناکەم لە عێراق شتێکی ئۆتۆڕوودا ئەگە ئەو ڕێکەوتنە بکرێت کە چاوەڕوان دەکرێت چکە تورکیا و قەتەر و سەڵتەنەی عومان بەڕەسمی لەم فاوەزاردان لەگە ئیدارەی ترەمپ قسە دەکەن بۆ ئیفشار لە ئیسرائیل بکەن شەڕەکە ڕابگرن. ئەو شو ئەگە شەڕەکە زۆر گەورە نەبێ، ئەگە ئارام بێ، معناوێ ئەو گفتوگوێ بە شتێک گەیشتووە. ئەو کاتە لایەنی ئابووریەکەی ئەو شەڕ لە کۆتایی ڕادەوەستێ، جا هەفتەیەکی تر بێ، مانگێکی تر بێ، 3 مانگی تر ڕادەوەستێ، و شەڕی ئۆکرانیاش لە دەدایەکی تر لە چەند مانگی داهات و ڕادەوەستێ، چووە گۆڵی دۆناڵد ترەمپە. ئەوانەی دەوێت پرسیارەکە ئەوەیە لە عێراق چی ڕوودەدا، باسی لایەنی ئابووری دەکەین. من دوێنێ 2 ڕۆژ کۆنگرەیەکی ئەکادمی و دکتۆرەکانی عێراق بوو لە لەندەن، داوەت کرابووم چوو. لە یەک لە محازەرەکان دانیشتم باسی کەرتی تەندروستی لە عێراق دەکرا، هەموو عێراق. بۆم دەرکەوت کە حکوومەتی عێراق 120 پێداویستیەکانی کەرتی تەندروستی عێراق دابین دەکا، و 96 داهاتی عێراق ئەو لەحزەیە لە نەوت و غاز و هەموو داهاتەکان لە موچە سەرف دەکرێت، تەنها 106 لە پرۆژە سەرف دەکرێت. و ئەو پرۆژانە ئێستاش تاوانەوە هەمووشی پشتی بەستووە بە نرخی نەوت و غاز. ئەو شەڕە ڕاوەستێ و شەڕی ئۆکرانیاش ڕاوەستێ، نەوت و غازی ڕووسیا دێتەوە بازار، ئەو کاتە نرخی ئەوان دادەبەزێ، دێتەوە $50 دێتەوە دەوبەری 50 یەکەمتر. ئەو کاتە کێشەیەکی گەورە لە عێراق دروست دەبێت. من پاریش باسی ئەوم کرد، هەر کاتێک ئەو شەڕە ڕاوەستا کێشەیەکی گەورە چووکە عێراق استراتیجیەتێکی نییە، احتیاتی نییە، پلانەکە هەر هەمووی پشتی بەستووە بە نەوت و بەغاز کە سعر گۆڕانکاری لە سەرکراوە دەبێت. جا بێن و سەر میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراق، ئەوانە بە بڕوای من هەرچی بکەن ناتوان لە قسەی ئێران دەربچن، دۆستی ئەوان کە ئێران ڕێکەوتنی کرد ئەو کاتە بەرە تەحسیل حاصل ئەوانە باشە کاک بەختیار ئێران ئەگەر هەر شتێ بکە، ئەگەر ڕژێمە شتێک داحکوم بێ لە ئێران، حکوومەتێکی تر بێ، دیموکراسی بێ، هەر حزبێکی تر بێ، ئێران حدودێکی دوور و درێژی هەیە، کاریگەری زۆر لە عێراق هەر دەبێ ماملە لەگە عێراق بکات، تورکیاش هەر دەبێ ماملە لەگە عێراق بکات. باشە کاک بەختیار یەکێک لەو شتانەی کە باسەکرێت لەم جەنگەیە کاریگەری لەسەر ئابووری عێراقی، ئەویشەوەیە ئەم جەنگە ئەوە ئەکات ئێران ئەکەوێتە دۆخێکەوە پێویستێکی زۆری بە دۆلارە، پێویستێکی زۆری بە دراوی قورسە، و ئەم جەنگە ئەوە ئەخوازێت دە و کەسانی کە لە عێراقدا وەلایەن بۆ ئێران هەیە و خاوەنی بانکن، مامەڵە لەگەڵ بانکی ناوەندیەکەن، خاوەنی میلیشیا و هێزن، ڕێژەیەکی زۆر گەورەتر لە سپیکردنەوەی پارە ئەنجام بدەن، ڕێژەیەکی زۆرتر لەوەی کە پێی ئەوترێ بنە دەرەوەی دۆلار، تەهریبی دۆلار کە چەندین ساڵە بانکی مرکزی عێراقی و حکوومەتی عێراق بەدەستیەوە ئەناڵێنێ ئەم ڕێژەیە زۆرتر و زۆرترە بێت، و بێتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک مەرجومروجی زیاتر بەسەر عێراقا بسەپێنرێ بۆ مامەڵەکردنی دارایی لەگەڵ ئێرانە کە غازی لێکرێت، کە نەوتی لێکرێت، کە کاڵای تری لێکرێت، نەتوانێت بە دۆلار مامەڵە بکە، نەتوانێت تیجارەتی پێویستی لەگەڵ بکە. هەموو ئەمانە ئەم مەرجانی کە بەسەر عێراقا سەپێنرێ بۆ قورسکردنی مامەڵی دارایی لەگەڵ ئێرانە، ئەمندەی ترباری دارایی عێراق قورس ئەکا،
و بە تایبەت قیمەتی دینار بەرامبەر بە دۆلار ئەهێنێتە خوارەوە ئەمە یەکێک لەو تێزانەی کە بەکارهێنێ بۆ خوێندنەوەی لە کەوتەکە جەناب لەم بارەیەوە ڕێچیان من پێم وایە لەبەر ئەوەی عێراق استراتیزیەشی نییە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە بە غاز و بە نەوت و غازی عێراق لە ئێران زۆر زیاترە لەبەر ئەوەی استراتیژێکمان نەبووە یعنی ڕێکەوتنێکی توافقێکی نیشتیمانی نەبووە لەسەر سوود وەرگرتن لە کانزا و لە نەوت و غازی عێراق بە وەزع گەیشتووە عێراق حەق نییە وابێ حەق نییە عێراق دوای 20 سال 21 سال لە حکومڕانی ئەو حکوومەتە تازەیە هەتا ئێستا سەتی سلی غازی پشت بە ئێران بەسێ لە کاتی خۆت بەهرێک غازت هەیە ئەوە غەڵەتی استراتیژیە حکوومەت کە پلانی 5 ساڵە و 2 ساڵی نەبوو درێژخایانی نەبوو دەرەنجامەکە هەر ئەوە دەبێت ئێستاش ئەگەر یعنی ئەو کێشەی بینی هەرێم و بینی بەغدا هەیە ئەو کێشانە چارەسەر نەکرێ عێراق هەموو سەرۆتەکەی بە خەسار دەڕوە یعنی پێشبینی دەکرێت لە 10 ساڵی داهاتوو ڕەنگە دنیا بەلانی کەم ڕۆژئاوا پێویستی بۆ نەبێ چیتر نەوت و غاز بکرێت لە 10 ساڵ تا ماکسیمم 15 ساڵی داهاتوو ێ باشە ئەگەر ڕۆژ ئاوانەی کڕێ نەوت و غاز نەکڕێ طبعا نرخی نەوت و غاز کەم دەبێتەوە بۆچی تەماشا بکەن عەرەبستانی سعودی و لەگەڵ دەوڵەتی دۆڵەتانی خەلیج ئەو هەموو پارەی خەرج دەکەن بۆ ئەوی پشت نەبەستن بە داهاتی نەوت و غاز چکە ئەوان دەزانن ئایندەکە چۆنە ئێمە لە عێراق استراتیژیەتەمان نییە خوێندنەوەیەکمان نییە ئەوانەی بڕیار بەدەستن ئاگادانی ئەو شتانە نین هەمووی کورت بینن پلانەکانیان ڕۆژێکە هەفتەیەکە مانگێکە موچێ ئەو مانگە بۆ خۆی بۆ گروپەکەی وەربگرێ خەمی ئەوەی نێما سێ مانگێشتر چی دەبێت کێشەکە لەوەدایە ئەوانەی حکومرانی عێراق دەکەن هیچی تێناگەن بەڕاستی ئەوەی تێی دەگا کەس جێی دەناگرێت و ئەوەی دەسڵاتشی بەدەستە تێناگە تەنها خەمی ئەوەیەتی خۆی چەکدارەکانی پارە وەربگرن بەڵێ زۆر سپاس دکتۆر ئارامەگەرم و لای بەڕێزی تۆ ئەو پرسیاری لە کاک بەختیارم بکەیت ئەمە و پرسیار لە بەڕێز دەکەمەوە یەکێک لە تەداعەتەکانی ئەم شەڕەوەیە کە دەرفەتێکی زیاتر یان تەڵەبێکی زیاتر ئەرخسێنێ بۆ بردنە دەرەوەی دۆلار لە عێراق لە ڕێگەی بانقەکانەوە بەڕێگەی کاشەوە لە طریقی سپیکردنەوەی پارەوە و کۆتوبەندی زیاتر بەسەر عێراق لەڕێگەی بانقەکانەوە ئێستا بە پێ و مێژەرانی بە پێ و پێوەرانی کە وەزارەتی خەزیێنەی ئەمریکا دایناوە لەسەر عێراقەوە بینیمان لە 2 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک کۆتوبەندی زۆر سەختی بەسەر بانقی ناوەندی عراقدا سەپانەوە بۆ کۆمەڵێک بانقی عراقی کەوتنە لیستی ڕەشەوە و توانای ئاڵگۆڕی درایان نەما و لە سیستەمی سوێفتانەمان چونکە ئەمانە هەوڵی سپیکردنەوەی پارەیان نەک بۆ ئێران بەڵکو بۆ چەند ڕێکخراوێکی غێری قانونی تر کە ناوێن لە لیستی ڕەشی وەزارەتی خەزیێنەی ئەمریکا بوو لەبەرەوەی تاکەلایەن کە دۆلار بۆ عراق دابینەکات وەزارەتی خەزیێنەی ئەمریکایە ئەویش لە ڕێگەی چونکە عراق فرۆشتنی نەوتەکەی بە دۆلارەوە دۆلارەکە دەچێتە وەزارەتی خەزیێنەی ئەمریکا و ئەمریکا بە کاش دێنێ بۆ عراق و عراق بۆ ئەوی بتوانێت سیولەی داراییەکە دۆلارەکە با من بگەڕم لەبەرەوە باگراوە دەهێنایە پەیدانی دارایی کە تووشی ئێران ئەبێ نقسی دراوی قورس کە تووشی ئێران ئەبێ ئەو زەختە لەسەر عێراق ژمارەی زۆری دۆلار بچێ بۆ ئێران چەندین ساڵە بە درێژایی دوودەیی ڕابردوو ئێران عراقی بەکارهێناوە وەکو باکیاردێک وەکو حوشەی پشتەوەی ماڵەکەی بۆی توانێت دۆلاری دەستکەوێت چونکە ئێرانی ئێدی توانای دەستڕەسی بە دۆلار نییە لە واتە دراوی قورس نییە لە بازاردا بۆ چونکە ئابلوقی ئابووری لەسەرەوە تەنها حوشەیەکی دواوە کە توانی بێتی ئەم دۆلاری لێەوە دەستکەوێت ئەو بۆ عراق بووە عراق لە ڕێگەی سپیکردنەوەی پارەوە لە ڕێگەی و پرۆکسیانەی کە لە عراقایەتی چ بە شێوەی بانک بێ یاخود ڕێکخراو بێت توانێتی ئەم پارەی دەستکەوێت بەڵام لە ئێستا بەبوونی ئەو کۆت و بەندانی کە وەزارەتی خەزیێنەی ئەمریکا خسوێت سەر عراق تا ڕادێک بۆیان قورسر بووە ئەگەر ئێران لەم حاڵەتەدا بیەوێت دۆلاری لە عراق دەستکەوێت ئەوەیە لە پارەل مارکێتە لە بازاری هاوتەری با دەتوانێت بیکەوەی کە خۆمان پێڵێن بازار ڕەش یاخود بازاری دۆلارەکە دەبینین کە نرخی دۆلار بەرز بووە لەگەڵ چەند ڕۆژێک چەند هەفتەیەک پێش لێدانەکە بەردەوام نرخی دۆلار لە دابەزی نبوو تا گەیشتەوەی کە نرخی $100 گەیشتە 140,000 لە بازاری ڕەشدا واتە لە بازاری دۆلارێکی خۆمان بەڵام لەگەڵ لێدانی یەکەم ڕۆژە هەر $100 4,000 گرانتر بوو
بەڵێ ئەمە مانای ئەوە مانای چیەگەنێ کۆمەڵێک مانای هەیە یەکێک لەو مانایانە ئەوەیە کە خەڵکی لە ترسی ئەوەی هێن لە ترسی جەنگ پەنا دەبەنە بەرەوەی کە دۆلاری بڵێن پارەی یاخود دراوی وڵاتێک کە مستەقر بێ خواستیان لەسەری زیاتر بێ ئەو دۆلاری ئەمریکی یەکێکە لەو دراوان نێودەوڵەتیانی کە هاوشێوەی ئاڵتون وایە و خەڵکی ئەوڵەدا سامانەکەی لە شێوەیە و دۆلارە پارێزێ و دڵنیایە لەوەی کە دەتوانێت ئەم دۆلارە لاس وڵاتی کە بگۆڕێ بە پارەی بە دراوی وڵاتە یاخود پێڵێن لیکویدیتی واتە بە ئاسانی سەرفەکرێتەوە بە هەمان شێوەیە ئاڵتون ئەمە یەکێک لە هۆکارەکانە دووەمیشانەوە بوو کە ترس هەبوو لە جیهانە کە ئابلوقەی بڵێم قەیرانێکی ئابووری گەورە دروست بێت لەبەرەوە خواست لەسەر سەنەداتی مادی ئەمریکا زیاتر بوو و سەری فایدە لەسەر سەنەداتی مالی ئەمریکا زیاتر بوو مانای وایە کە خەڵک زیاتر دۆلارەکانیان خەزم کرد کە خواست لەسەر دۆلار زۆر بوو لە بازاڕی جیهانیدا ساری دۆلار زیاتر بەرز بووە بەو چەند ڕۆژە بە چەند ڕۆژی جەنگکە هەم لە ناوخۆی عراقا هەم لە دەرەوەی عراقدا بەهای دۆلار زیاتر بەرز بووە لە ناوخۆی عراقایەکێک لە فاکتەرەکان ئەوەیە کە خەڵک مەترسی ئەوەی دروست بوو کە ئەم جەنگە درێژە بخیانێ لە بەرەوە هەوڵی پاراستنی سامانەکەیانە دەن بە شێوەی دۆلار دووەمیان بمانێونەمانەوێ شۆرنەوەی پارە هەیە ئەوەی پارەسپیکردنەوە هەیە کە وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت بە ڕوونی وەڵام پرسیارەکەی من ئەمەیە بدە دەرەوەی دۆلار لە عێراق بەهۆی ئەم جەنگەوە ئەگەری ئەوە هەیە زیاد بکە سپیکردنەوە جا مساعدەم بکەی پرسیار کەمبوونەوەی چونکە بۆ لەبەرەوەی کە ئێران پێویستێکی زۆری بە دۆلارە دەرفەت داوای ئەوە ناکە ژمارێکی زۆرتر لە دۆلار بەرامبەر چیدا دەبێت ئایا ئێران مەخزوونی دیناری عراقی چەندە ئێمە تا ئێستا نازانین ئەوە یەکێک لە معەما گەورەکان یەکێک لەو پرسیارە گەورانی کە ئێستا لە عێراقدایە دەوترێت 97 تریلیۆن دینار لە بازاردا دەبێت لە بازاردا بێ بەڵام ئێستا نزیکەی 48 تریلیۆن دینار لە بازاری عێراقایە بەشێک لەم پارەیە لە ئێرانە یاخود لە وڵاتانی کێیە لەوانەیە بڵێ چ کێشەیەک بۆ بەهای دیناری عێراقی دروستەکە نرخی گۆڕینەوەی دۆلار بە دینار کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەهای دیناری عراقی نابێ لە کاتێکە بێت کە خواست لەسەر دۆلار زۆرتر بێت لە بازاڕی لە عراق ئەگەر لە ئەگەری فکردنەوەی دۆلاری عراقیە پێم وابێ وەزارەتی خەزێنەی ئەمریکا دەتوانێت دەخل لە بانقی ناوەندی عراقی بکات کە ڕێژەی فرۆشتنی ئەوەی کە لە ڕێگەی نافیزەی ئەوەی ئۆکشنەواتە پێڵەن هین لە ڕێگەی خستنە ڕووی دراوە کەمتر کاتەوە ڕێستا ڕۆژانە نزیکەی 200 میلیۆن دلار دەخرێتە بازارەوە لەوانەیە وەزارەتی خەزێنەی ئەمریکا کۆت و پەیوەندێکدانە لەسەر بانقی ناوەندی عراقی کە ئەو ڕێژەیە زۆر کەمتر بێتەوە بۆ ئەوێ ڕێگە لە سپیکردنەوەی بگیرێ بڕاتە دەرەوە لەو بارودۆخە نرخی دۆلار بەرز نابێتەوە لەو بارودۆخەدا نرخی دۆلار لە بازاڕی هاوتەری بیاواتەوەی کە خۆمان پێ دەوترێ بازاری دۆلارەکە بەڵێ بەرزە بێتەوە بەڵام نرخی دراوەکانی کە زیاتر دابەزن من بەبەستم بەرامبەر بە دینار بەرامبەر بە دینار بەدڵنیایی و بەرزە بێتەوە بەڵام سنوورێک تێناپەڕێنێ ناگاتەوەی کە بڵێن بگاتە نزیکی 155,000 بۆ 160,000 بەڵام بیرمان نەچێت زۆربەی ئەو دۆلاری کە لە بازاری دۆلارەکەیە کڕێتەوە بۆ چییە بۆ بازرگانیکردن بوو لەگەڵ ئێرانە کە حەجمی تەبادولی تیجاری واتە ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێرانە کەمە بێتەوە ببوونەوەی کە جەنگ لە نێوخۆی ئێرانەیە مەکینەوە بەرهێنانی ئێران یعنی لاوازە بێ لەبەرەوە عێراق ناچارە بێ پشت بە دەوڵەتی کە ببەسێ بۆ ئاڵوگۆڕی بازرگانی ئەو دۆلاری کە ئێمە دەمان کڕیەوە لە بازاری دۆلارەکە دەڕۆژ بۆ ئێرانم لە بەرامبەر چیە لە بەرامبەر و کاڵا بازرگانیانی کە لەوانمانەکڕێ چونکە لە هیچ لینکێکی باقی نەبوو لە وێنی ئێران و عێراقا بۆنەوە ئابلوقابووری کە بەسەر ئێرانەوە بوو بەڵام بیرمان نەچێ بەرپابوونی جەنگ و زیاتر لاوازبوونی ئێران و تێکشکانی بوونی تەحتی ئێران کاریگەری یەبێ لەسەر ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانی بین ئێران و عێراق بەم لەم ڕوانگەیشەوە کاریگەری دەبێت لەسەر خواستی خەڵک و بازرگانان بۆ دۆلار لە بازاردا کە لەوانەیە خواستەکە زیاتر داوەزێ و
و پارسەنگیەک دروست بێ لە نێوان بەهای دینار بەرامبەر بە دۆلار لەو کاتا لە خزمەتی بەهای دینارابێ لەو کاتە لە خزمەتی بەهای دینارابێ بەڵام دووبارە خەڵک لە ترسی ئەوەی کە ئەم جەنگە لەداومیە بێ بەردەوام بێ لەوانەیە لەگەڵ ئاڵتوونە کە ئێستا ڕێژەی ئاڵتون بەرز بۆ ڕێژەی بەهای ئاڵتون لە بازارڕ بە ڕێژەی لە سا 1.2 بەرز بوو کە کەمێک گران بوو لەوانەیە تۆزێک گرانی بە خۆی بینێ بەڵە زۆر سپاس کاک بەختیار تێگەشتنی تۆ بۆ کاریگەری ئەم جەنگا لەسەر نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار چیە تا چ ڕادەیەک ئەرقەلە بۆ سیاسەتەکانی بانکی ناوەندی عێراق دروستەکە لەوەی کە بەردەوام هەوڵی داوە پارێزگایی لە بەهای دینارکە لە ماوەی ڕابردووشە بەهای دیناری بەرز کردەوە تا سنووری دەوروبەری 140,000 هات بەرامبەر بە 100 دۆلاری ئەمریکی ڕاستیەک هەیە ئێمە ئاگدار بین باشە شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەوە 3 ساڵ و 4 مانگە بەردەوامە هەموو فشارێکیان لەسەر رووسیا دانا پارەکانیان بلۆک کرد هەموو مامەڵەیەکیان لەگە رووسیا بەردەوام کرد بەڕاگرت فریز کرد بەڵام تا ئێستا شەڕەکە بەردەوامەوە هەتا دێ ڕۆژ بە ڕۆژ گەرمتر دەبێت ئەو فشاری ئێستا لەسەر ئێران دەکرێت یعنی ئەوانەی دۆستی ئێرانن لە عێراق بە ڕێگەیەکیان بە ڕێگایشی تر یارمەتی ئێران هەردەدەن یعنی تۆ وەکو دکتۆر فەرمووی دەبێت ڕێگارەکان دەبێت بانکی مرکزی بیکە و لە ڕێگای حکوومەتی ئەمریکی دەبێت فشار بکەن سووان کۆنتترۆلی ئەو ترانزاکشنە دەکەن ئەو گواستنەوەی پار لە شوێنێک بۆ شوێنێک بەڵام ئەوەی کۆنتترۆل ناکرێت بازاری ڕەشە یعنی من ئاگادارم لە ئەوروپا ئێرانەکان ئەوان هەیە دەڵالیان هەیە لەوتی ڕەش دەفرۆشنەوە زۆر لە بازار کەمتر بەڵام بەمەرجێک پارەکەیان بۆ بخەنە سە حسابێکی تایبەت لێرە لەوێ بیستومە یعنی بە زۆر لە جۆرەکان پارەها پەیدا دەکەن طبعا تەسیر لەسەر بازاری عێراق دەبێت بازاری عێراق بخۆی کۆنتترۆلی نییە ئەوانەی دۆستی ئیران هەر دۆستی ئیرانن یان هەندێکشت هەیە بە تایبەت مەسەلەن مەزهەبی عقائیدیەکان تۆ ناتوانێت دەستکاری بکەیت خەڵکێک ڕێگاک دەدۆزێتەوە یارمەتی هەر بداتن بازاری عێراق دەشلەژێ ئێمە دەزانین ئەوە 20 ساڵە عێراق بەرهەمێکی ئەو تۆی نییە پشتی بەسەوە بازاری تورکیا و یانیش یان بازاری لە نزیکان دەوروبەر ئێرانە یانیش چاینە چین بۆیە ئەو کەل و کاڵایانەی سەرچیانەی پێداویستە سەرچیانی وەکو خۆراک و پێداویستی ڕۆژانەی ماڵ کە لە ئێران داهات پێم وە بەردەوام دەبیێ بەرامبەر ئەوەش هەر دەبێت پارە پێدا بکەیت کە پارە پێدا دەکەی تر کاریگەری لەسەر عێراق دەبێت بەڵام من بەش بە حاڵی خۆم لەسەردا باسم کرد گەشتبین نیم بۆ ئایندەی ئابووری عێراق لە بۆ استراتێژیەک نییە لەبەرەوەی ئەو شەڕە ڕاوەستە و شەڕی رووسیا ڕاوەستە نرخی نەوت دادەبەزێ ئەو کاتە دەزانین حکوومەتی عێراقی معاشی موچەخۆری خۆشی ڕەنگەی پێ نەدرێت لەبەرەوەی 94% داهاتی عێراق بۆ موچە خەرج دەکرێت 6% بۆ ئیستثمارە بۆ بەڵام کاک بەختیار لە عێراق محاولاتی زۆر هەیە بۆ ئەوەی کە بەردەوام داهاتی نانەوتی لە عێراق زیاد بکرێ وارچی داهاتی نەوتیشە بەپێی ئەو ئیتلاعانەی کە هەیە لانی کەم بۆ نمونە لە 10 ساڵی داهاتوودا جیهان پێویستێکی زیاتری بە وزەیە خواستێکی زیاتری لەسەر نەوت هەیە و قودرەی زیادکردنی بەرەمێنانی نەوتیش لە جیهانە محدودە ئەمە واکە کە بەردەوام نرخی نەوت لە ئاستێکی ئەگەر بەرزیشانە بێت لە ئاستێکی معقولا بێکە عێراق بتوانێت تەختەی خەرجەکانی خۆی پێ بکە و موچەخۆرەکانی و خەرجەکانی تری دەوڵەت دابینکە لە لایەکی تریشەوە مەشروعی تری هەیە ئەوە تەریقی تەنمی هەیە کە باس لەواکرێت 4 ملیار لە ساڵەکە دابینەکە بەندەری فراوی هەیە و مەشروعێکی گەورە یعنی حجمی داهاتی نانەوتیش لە عێراق ڕۆ لە زیاد بوونە ئەمە ئەومان پێناڵێک کە عێراق تقریبان زمانیەوەی کردووە کە بتوانێت هاوسەنگی دروستکە لە بەینی داهات و خەرجەکانیە چەند خێران لە جێبەجێکردنی ئەو پرۆژانە ئێمە ڕاستە دەتوانین بڕێن لە بۆ 2-3 ساڵی داهات و ڕەنگە نرخی نەوت لەو دەوروبەری 60 بێ 60 بێ بەڵام دەبێت حساب بۆ ئینفلیشن بکەن ئینفلیشن یعنی هەڵابسان نرخی $100 ئەوڕۆ $100 10 ساڵ پێشێستانیە قووەی شرایی قووەتی کڕینی $100 10 ساڵ پێشێستا شتێک بوو ئێستا شتێکی ترە یعنی ئەگەر نەوت هەلە دەوروبەری 60 مینێ تو کاڵاکان بەرز دەبنەوە تۆ یەکێک فەرمانبەرێک کەسێک تو ئایفۆنێ بکرە لای خۆت دەکا بەرامبەر بە 30-40 بەرمیل نەوت شتێکە هەمووشی لایڤ لە هێن بەرهەمی نەوتە زۆربەی هەر شتەکانی پێم وانییە بەو وەزعی ئێستای عێراق ناتوان پلان درێژخایاندانن ئەگەر پێداچوونەوەیەکی ڕیشەیی نەکەن لە ئابووری عێراق لە
هاندانی کەرتی تایبەت منافەسەکی شەریف چووکە ئەوەی دەزانیت بۆ زانیاریتان داهاتی ساڵانەی GDP بەریتانیا و وڵاتانی ڕۆژئاوا لە ساڵێکە 3 تریلیۆن و نیو پاوەندە لە ساڵێکە GDP هەر هەمووی لە باس دەست دەکەوێت خەرجی وڵات ساڵی 500 600 700 ملیار پاوەندە هەر هەمووی بە باس پەیدا دەکرێت تۆ دەبی سیستەمێکت هەبی ڕێگە بە خەڵک بدەی منافەسەی یەکتر بکە قازانج بکە لە قازانجەکەش باز بدا دەوڵەت لەسەر ئەساسی ئەو باجە خەرجیەکان لەسەر کەرتی خوێندن کەرتی فێرکردن و گشت تەندروستی و ئەوانە خەرجی بکاتەوە دروستکردنی ڕێگاوبان هەموو لەسەر بنەمای باج ئێمە ئەوە تێرە گەیشتون لە هەرێمی کوردستان ئێستا خەڵک ناڕازیە بازێکی زۆر هەیە بەڵام خەڵک داهاتی دیە کاک بەختیار ئەم جەنگە هیچ کێشەیەک بۆ سەرچاوەکانی داهات لە عێراقا دروست دەکات پێم وانی ئەو بڕوا ناکەم ئەو جەنگە زۆر درێژ بخایێنێ تەحمل ناکە نە ئابووری ئیسرائیل تەحملی ئەوە دەکە نە ئابووری مەنتەقەکە نە ئیجیهانیش و ئەمریکاش ئامادە نییە ئەو جەنگە بە بڕوای من تەنها فشارە 2 هەفتەی تر نابە ڕێک دەکەون ئەگە ئەو شەو ئەگەر ئێران هەرو هێرشێکی قورس نەکات بۆ سێ ئیسرائیل معنای ئەوێ بدە ڕێکەوتن دەڕۆن بەڵام ئەگە هەو شەو 200-300 موشکی نابە ئیسرائیلەوە معنای بێتە ئێستا نەگەیشتون بەیشتێ من پێشبینی دەکەم ئەو شەو بەرەو ئارایم بڕوە بەرەو ئارامی ڕۆیشت ئیسرائیل هێرشە هێڕاگرت بەرەو ڕێکەوتن دەچین ئیتر شتەکە وردەوە لە خاو دەبنەوە بەڵێ زۆر سپاس کاک بەختیار کاک ئارامەیەک لەو شتانەی کە ئەو ترت ڕەنگە لە عێراقا مشکلی بۆ دروست ببێ وەبەرهێنانی بیانیە هەر ئەمڕۆ لە بەسرا هیچێک لە شەریکەکانی نەوت لە ژێر شۆکی ئەو جەنگەیە کە ئەگەری ئەوە هەیە بپێکرێ وایل بێت بەشێکی زۆر لە کارمەندەکانیان کۆمپانیان بەجێهێشتووە بەشێکیان خەڵکی کۆیت بوون گەڕاونەتەوە بۆ کۆیت یعنی ئەژنەبەکانیان دابش بوون و وڵاتیان بەجێهێشتووە لەم بارەوە ترسەکەیە ئەم ترسە کێشە بۆ بەدڵنیایەوە مەسایلی ئەمنیەت کاریگەری نەک لەسەر وەبەرهێنان لە عێراقا بێ بڵکو لەسەر هەوای ناوچەکەیە بێ ئەو مەترسیانەی کە بوونیان هەیە ئێستا بوونی هەیە بە بۆنەیەوەی کە جەنگەکە فراوانتر بێ یاخود کاک بەختیار وتی لەوانەیە جەنگکە کۆتایی بێ لە ماوەی 2 هەفتەیە چونکە ئەمە هەم جۆرێکە لە قورسایی بەسەرشانی ئابووریە ئیسرائیلەوە و هەم بەسەر ئابووری ئێرانەوە لەبەرەوە ئەگەر هەیە ئەم دوو لایەنە لە یەک نزیک بوونەوە هەوڵ بدرێت کە ئاشتاوایەک لە بینی هەردووکیان بکرێ لە عەقڵ بە شێوەیەک لە شێوەکان ئاگربەستێک ڕووبا لە بینیانە بەڵام ئەگەر بەردەوام بێت جەنگەکە لە 2 هەفتە لە 3 هەفتە بەردەوام بێت بە کاریگەری لەسەر وەبەرهێنان نەکرد لە نێوەی عێراقا بەڵکو لە دەرەوەی عێراق شەبێت لە ناوچەکەی شابێ زۆربەی وەبەرهێنەرە بیانەکان تەمان دەکشێنەوە لەبەرەوەی کە نایانەوێت بە شێوەیەک لە شێوەکان مەترسی لەسەر ژیانی ئەو کەسانە دروست بێوانەی کە پێیان دەوترێ ئەکسپات واتە ئەوانەی کە خەڵکی بیانین و لە نێو خۆی لە عێراقایشەکەن و زۆربیانە گەڕێنەوە و کادیرانە زۆربیانە وڵاتەکان ئەبووری عێراق بەکوێ گەێنێت تەنها سێکتەرێک کە عێراق ئێستا وەبەرهێنانی بیانی تیادا بکرێت سێکتەری ڕێگەبانە کە خۆ داماژت پێدا ئەوەیە کە تەریقی تەنمیە ڕێگەی گەشەپێدان کە زیاتر چینیەکان وەبەرهێنانیان تیا کردووە بەڵام ئێمان تۆتاڵیشمان هەیە تۆتاڵی فەڕەنسیشمان هەیە ئەجنەبیە خاص وەبەرهێنانی ئەجنەبیە تۆتاڵ وەبەرهێنانی کردووە لە کێڵگە گازیەکانە تۆتاڵی فەڕەنسی BP بریتانی لە کێڵگەی نەوتی کەرکووکە و هەروە جەنراڵ ئەلکتریکی ئەمریکی لە وەبەرهێنانی کارەوەیە ئەمانە تا ئێستا بەی شێوەیەک لە شێوەکان نەکشاونەتەوە لە عێراق لەبەرەوەی ئەو ڕیتێرنەی بەرامبەر ریسکەکە وەریەگرن واتە ئەو ئایداتەی کە بەرامبەرە و مەترسی کە لە ناوچەکەدایە وەریەگرن زۆر زیاترە لەبەرەوە تا ئێستا هیچ ئەنگایەکیان نەناوە بەکشانەوە تەنها تەحزیراتێک هەیە کە ئەڵێ ئاگەتان لە خۆتان بێ ئەگەری کشانەوە هەیە بەڵام تا ئێستا بەرداون بەڵام ئەگەر جەنگەکە بەرداوام بێ و لایەنە شیعەکانی ناو عێراق ئەوانەی کە وەلایی ئێرانن لە جەنگەوە بگلێن بەدڵنیایەوە کاریگەری لەسەرەوە بێ و ڕێژەوە بەرهێنانی بیانی لە عێراقا بێ بەڵام لە سەدا چەند ئەم ڕێژەوە بەرهێنانی بیانی لە عێراقا ڕێژێکی زۆر کەمە بەراورد بە ئابووری عێراق
ئەگەر لە ڕێگەی میلیشیەکانەوە عێراق لەو جەنگەوە بگلێ یان ئیسرائیل پێشتر ژمارەیەک لە سەربازەکانی بە هێرشی موشکی میلیشیەکان کوژراوە بە تۆڵەکردنەوەی ئەمەیە جەنجێک لەگەڵ ئیسرائیلدا ڕووبدات لەگەڵ میلیشیەکانە پێت وایە لە بارودۆخێکی وایە با پرسیارەکەم تاوکەم بانقی مرکزی عێراقی ئەتوانێت پارێزگاری لە بەهای دیناری عێراقی بکات بەدڵنیاییەوە چونکە بانقی ئەوەی کە پێوتری ئەکسچێنج ڕێت پۆلیسی ئەوەی کە پێوترێ سعری سەرفی سیاست سعری سەرفی عراقی سیاسەتێکی ثابتە بانقی ناوەندی عراقی بڕیان لەوە دەدا بەهای دینار بەرامبەر دۆلار چەند بێت لەبەرەوە نرخەکە ثابتە لە بازاری تەری بە هەڵناکشێ لە بازاری تەری بە هەڵدەکشێ بەڵام ئێمە بیرمان نەچێ ئێمە ناتوانێت زۆر بە سەتحی سەیری ئەو لایەنەوە لایەنەی سەر بە ئێران بکەین کە لە عێراقان ئەمانە زیاتر بەرژەوەندی ئێسا بەرژەوەندەکانیان فراوان بووە تەنانەت گەیشتۆتە سێکتەرەکانی وەبەرێنان و گەشت و گوزار و نەوت و کۆمەڵە سێکتەری کە لەبەرەوە بەرپابوونی جەنگ یاخود نامنیەتی لە عێراقا ناسەقامگیرێتی لە عێراقا کاریگەرێکی سلبی لەسەر بەرژەوەندەکانی ئەوانیش دەبێت لەبەرەوە بە دڵنیاییەوە لەوانەیە تا ڕادەیەک وەڵامیان هەبێ بۆ داواکارەکانی ئێران کە لە جەنگەوە بگرێن بەڵام لە بێناوی بەرژەوەندەکانی خۆیاندا من دڵنیام کە بە هیچ شێوەیەک تەداخلی جەنگ کەنا باشە من کاتی بەرنامەکەم تەواو بوو دوا قسەیەک پێت خۆش بێ بڵیت من لەم نەپرسیبەتی فەرموو خۆی ئەوە جەنگ لە هەر شوێنێکدا ڕووداد کاریگەری سەربی لەسەر ئابووری وڵاتەیە بێت کاریگەری تەنانەت سایکۆلۆژیشی لەسەر خەڵکە بێت بەڵام ئەوەی کە من نویستم لێرابی خەمە ڕوو زیاتر کاریگەری ئابوووریەکانەتی بە درێژە پێدانی جەنگ لە ناوچەکەدا بەدڵنیاییەوە ڕێژەی هەژاری زۆرە بێت بۆی شیرایی خێزانەکان کەمە بێتەوە ڕێژەی دەخلی خەڵک زیاتر دابەزێ ڕێژەی بێکاری زیابێ لەبەرەوە لەگەڵ ڕێژەی بێکاری زیادبوون ڕێژەی بێکاریە تەداومی جەنگ زیاترە بێت لەبەرەوە هیوامانەکەم جەنگە بۆسێ لە ئێستا بۆسێ لە بینی ئیسرائیل و ئێراندا و هیوادارم کە سیاسەکانی عراق عقلانە بیرکەنەوە و هەوڵ بدەن کە لەم جەنگەوە تێوە نەگلێن بێتەرەف بمێنەوە چونکە تێوەگلان لە جەنگەکە بە زیانی هاوڵاتیانی عراق زۆر سپاس کاک بەختیار بەر لەوەی کۆتایی پێبێنم پێم خۆشە ڕای جەنابەت وەربگرم پەیامێک بۆ چوونەکەتە بێ پێت خۆش بێ بیگەێنیت بفەرموو زۆر سپاس قوربان وڵی پەیامەکەم وەک میوانەکە بەڕێز دکتۆرەکە هیوادارم چونکە ئێمە لە عێراق لەوە تێبێ بیرمان دێ جەنگە ئەو جەنگە لە بینی ئێران و ئیسرائیل ئەوە جەنگی ئێمە نیە خۆمان پێوە نەگلێنین عێراقیەکان نەبن بە شێک تەرەفێکلەوە و دوو قسەی خێرج بکەین بەڵکو جەنگەکە ئەگەر بکرێ هەر کەسێ لە پێگەی دەستەڵاتە ئەو جەنگە ڕابگیرێ چونکە ئەوەی هەچەند شەڕ بکەی لە کۆتایی هەر دەبێت دانوستان بکەی لەسەر شتێ ڕێککەوی بازی جەنگ لە دوای جەنگ دەزانین چەند قورسە لە دوای جەنگ دەزانین چه خەسارەتێک کراوە چەند شت تێک شکێنراوە اینجاوەرە ئەو هەم شتە دروست کەرەوە ئەو کاتە لە نۆقتەی سفرۆ لە خاڵی سفرۆ دەست پێ دەکەیتەوە هیوادارم ئەو جەنگە درێژ نەخایەنە پێشبینی دەکەم درێژ نەخایەنە چونکە ئابووری جیهان ئابووری ناوچەکە ئابووری ئەو وڵاتانی شەڕ دەکەن تەحملی جەنگی درێژ خایەن ناکە ڕێککەون بەڵێ زۆر سپاس بۆ میوانانی بەڕێزم بەختیار مامشێخ ئەندامی شارەوانی کزگتن لە لەندەن هەروەها بەڕێز دکتۆر ئارام قادرکا کۆکۆکۆیی کە لە سودۆ لەگەڵم بوو بینرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئاسیستە ئەم ساتە بینەری بەرنامەکەمان بوو بن هیوادارم گفتوگۆکانمان زانیاریەکانمان مای سەرنج بووبێ بۆ ئێوە و هیوایی کاتێکی خۆش و سەلامەتی بۆ هەموو لایەکە خۆش